یاسای ژمارە 30 با دەستکەوتەکانت بێهەوڵ و ماندووبوون دیار بن. دەبێت کردارەکانت سروشتی وەها دیار بن کە بە ئاسانی جێبەجێ دەبن. دەبێت هەموو ئەو ڕەنج و ماندوویەی کە لێیان سرف دەکەیت، هەروەها هەموو ئەو فێڵە زیرەکانەی کە بۆ ئەنجامدانی سەرفی دەکەیت بیشاریتەوە. کاتێک تۆ هەنگاو دەنیت، بەبێ ماندوویەتی و بێ هەوڵ هەنگاو بنێ، وەک بڵێ تۆ زیاترت لە باراندایە. خۆت لەو فریوە لا بدە کە دەریخەیت چەندێک سەرسەختانە هەوڵ دەدەیت و کار دەکەیت. ئەمە تەنیا پرسیار دەوروژێنێت. فێڵ و پێچ و پەنایەکانت فێری کەس مەکە، ئەگینا لە دژی خۆت بەکاری دەهێننەوە. پەیڕەوی لە یاساکە. مەراسیمی چای ژاپۆنی کە پێی دەوترێت چانۆیو، واتە ئاوی گەرم بۆ چایی، بنچینەیەکە کە لە سەردەمانی دێریندا هەبووە، بەڵام لە سەدەی 16دا لە سایەی پراوەکاری بەناوبانگیدا سێن نۆڕیکیو، هەرچەندە لە خانەوادەیەکی خانەدان نەبوو، ڕیکیو گەیشتە دەسەڵاتێکی مەزن. بووە مامۆستای دڵخوازی چایی ئیمپراتۆر هیدۆشی و ڕاوێژکاری گرنگ لەسەر جوانناسی و تەنانەت بابەتە سیاسیەکان. بەلای ڕیکیو نهێنی سەرکەوتن بریتی بوو لە دەرکەوتنی سروشتیانە و شاردنەوەی تەقەلا لە پشت کارەکانەوە. ڕۆژێکیان ڕیکی و کوڕەکەی چوونە ماڵی ئاشنایەک بۆ مەراسیمی چایی. لە ڕێگەیاندا کوڕەکە تێبینی ئەوەی کرد کە دەروازە ڕواڵەت کۆنە جوانەکەی ماڵی خانەخوێیەکەیان ڕووکارێکی تەنیایانە دەبەخشێ. باوکی لە وەڵام داوتی پێم وانییە وەها دێتە بەرچاو کە لە پەرستگایەکی شاخەوە هێنرا بێتە خوارەوە و وەک بڵێ تەقەلایەکی پێویست بۆ هێنانی پارەیەکی زۆری تێچوو بێت. ئەگەر خاوەنی خانووەکە ئەو هەموو تەقەلایەی بۆ دەروازەکە سرف کردبێت، ئەوە لە مەراسیمی چاییەکەیدا پیشانیان دەدرێت. و لە ڕاستیدا دەبوایە سێنۆڕکی و زوو مەراسیمەکە جێبهێڵێت و نەیدەتوانی بەرگەی ئەو سۆز و تەقەلایە بگرێت کە بە مەبەست بە دیار دەخرا. لە ئێوارەیەکی تردا کاتێک ڕیکی و خەریکی چالێنان بوو لە ماڵی هاوڕێیەک، خانەخوێیەکەی بینی کە دەچێتە دەرەوە. فانۆسێکی لە تاریکیدا بەدەستەوەیە، لیمۆ لە درەختێک لێ دەکاتەوە و دەیهێنێتە ژوورەوە. ڕیکی و شاگەشکە بوو. خانەخوێەکە پێویستی بە سەرگەرمیەک هەبوو بۆ ئەو خواردنەی کە پێشکەشی دەکرد. بە شێوەیەکی ڕەمەکی چوو بووە دەرەوە تا بیهێنێت. بەڵام کاتێک کابرا لیمۆی لەگەڵ هەندێ کێکی برنجی ئۆسکای پێشکەش کرد، ڕیکی و درکی بەوە کرد کە هەر لە پێشدا ئەو پلانی لێکردنەوەی لیمۆی داناوە بۆ ئەوەی شانبەشانی ئەم جوانیە گرانبەهایە بێت. ئاماژەکە چیتر ڕەمەکی دیار نەبوو. ئەمە ڕێگەیەکی خانەخوێ بوو تا زیرەکی خۆی بسەلمێنێت. ئەو بەڕێکەوت دەری خستبوو کە هەوڵدان چەندێک سەختە. پاش ئەوەی بایی پێویستی بینی، ڕیکی و بە ئەدەبەوە کێکەکەی ڕەت کردەوە، پۆزیشی هێنایەوە و ڕۆیشت. جارێکیان ئیمپراتۆر هیدۆشی پلانی دانا بۆ سەردانیکردنی ڕیکیو بۆ مەراسیمی چایی. لە شەوێکی پێش هاتنیدا بەفرباری، ڕیکیو بە خێرایی دەستی کرد بە بیرکردنەوە. دەستی کرد بە دانانی گۆشە لەسەر ئەو پلیکانە بەردانەی ناو باخچەکە کە بەرەو ماڵەکەی دەهاتن. ڕێک پێش بەرەبەیان لە خەو هەڵسا، بینی کە چیتر بەفر نابارێت. بەڕوویاییەوە گۆشەکانی لابرد. کاتێک هیدۆشی گەیشت، لە بەرامبەر جوانی دیمەنەکەدا سەرسام بوو. ڕێک شوێنی گۆشەکان لەسەر پلیکانە بەردەکان بەفری پێوە نەبوو و تێبینی ئەوەی کرد
کە هیچ کاریگەری بەسەر کارەکەی ڕێکیەوە نییە، بەڵکو تەنیا ئاماژەیەکی بەڕێزانەی پێوە دیارە. لێکدانەوە بەلای سێنۆڕیکیوە دەرکەوتنی لە پڕی شتێک بە شێوەیەکی سروشتی تەقریبەن بەڕێکەوت دڵگیر ترۆمکی جوانی هەبوو. ئەم جوانیە بەبێ ئاگادارکردنەوە دەهات و بێتەقەلا دیار بوو. سروشت شتی زۆر بە یاساکان و پرۆسەکانی خۆی دروست کردووە، بەڵام دەبێ مرۆڤەکان کاریگەریەکانی خۆیان لە ڕێگەی تەقەلا و لێهاتوویەوە دروست بکەن. کاتێکیش ئەوان تەقەلای بەرهەمهێنانی کاریگەریەکەیان پیشاندا، کاریگەریەکە داڕزا، دەواازەکە لە شوێنێکی زۆر دوورەوە هاتبوو. لێکردنەوەی لیمۆکە بە مەبەست دیار بوو. زۆر جار تۆ دەبێ تەڵەکە و ناڕەسەنی بەکاربێنیت بۆ دروستکردنی کاریگەریەکانت. گۆشەکان لەناو بەفردا، بەڵام نابێ دەوروبەرت گومان لە کارەکەت یان بیرکردنەوەکانی کە لە پشتیەوەیەتی بکەن. سروشت فێڵەکانی دەرناخات و ئەوەی کە لە دەرنەخستنی هەوڵ و تەقەلادا لاسایی سروشت دەکاتەوە، لە دەسەڵاتی سروشت نزیک دەبێتەوە. دەبێت تۆ وەکو کەسێکی دەسەڵاتدار توێژینەوە و پراوەی بێکۆتا بکەیت. پێش ئەوەی لەناو خەڵک لەسەر ستەیج یان لە هەر شوێنێکی تر دەربکەویت، قەت ئارەقکردنەوە و ماندوێتی پشت کارەکانت دەرمەخە. هەندێک کەس پێیان وایە دەرکەوتنێکی وەها لێهاتووی و سەرڕاستیان پیشان دەدات، بەڵام لە ڕاستیدا ئەمە لاوازتر دەریان دەخات. وەک بڵێ هەر کەسێک کە پراوە و کاری تیا کرد دەیتوانی ئەوە بکات کە کردوێتی، یان وەکو بڵێ بەڕاستی دەرەقەتی کارەکە نایەت. هەوڵەکە و فێڵەکانت بۆ خۆت هەڵگرە و بەم شێوەیە جوانی و ئاسانی خودا ئاسات دەبێت. لەوانەیە دێڕە شیعرێک چەند سەعاتێکمان ببات، لەگەڵ ئەوەشدا ئەگەر وەکو ساتێکی بیرکردنەوە دیار نەبێت، ئەوە درومان و هەڵوەشاندنەوەی درومان هیچ نەبووە. کلیلی دەسەڵات یەکەمین بیرۆکەکانی مرۆڤایەتی لەمەڕ دەسەڵات لە ڕوبەڕووبوونەوەکانیەوە هاتووە لەگەڵ سروشتدا. بروسکەی هەور لە ئاسماندا، لافاوی لە پڕ، خێرایی و گوڕی گیانەوەری کێوی. ئەم هێزانە پێویستیان بە پلاندانان نەبووە. ئەمانە بە دەرکەوتنی لە پڕیان، جوانیان و هێزیان لەسەر ژیان و مەرگدا سەرسامیان کردوین. ئەمەش وەکو جۆرێکی دەسەڵات دەمێنێتەوە کە ئێمە هەمیشە ویستومانە لاسایی بکەینەوە. لە ڕێگەی زانست و تەکنەلۆژیاوە ئێمە خێرایی و هێزی نایابی سروشتمان دروست کردووە، بەڵام شتێکی کەمە. ماکینەکانمان پڕژاوەژاون و تەواو نین. ئەمانە تەقەلای خۆیان پیشان دەدەن. تەنانەت باشترین دروستکراوەکانی تەکنەلۆژیا ناتوانن سەرسامیمان بۆ ئەو شتانە ڕیشەکێش بکەن کە بە ئاسانی و بێتەقەلا دەجوڵێن. هێزی مناڵان بۆ چەماندنەوەیان بۆ ئیرادەیان لە جۆرێک لە سیحری فریودەرانە دێت کە ئێمە ئامادەی گیانەوەرێکی کەم تێڕامان و جوانتر لە ئێمە هەستی پێدەکەین. ئێمە ناتوانین بگەڕێینەوە بۆ حاڵەتێکی وەها، بەڵکو ئەگەر بتوانین ڕواڵەتێکی لەو جۆرە ئاسانیە دروست بکەین، ئەوە جۆرە سەرسامیەکی بەرایی وەها لەوانی ترە و ڕادەکێشین کە سروشت هەمیشە لە مرۆڤدا بزواندوێتی. یەکێک لە یەکەمین نووسەرانی ئەوروپی کە لەم پرەنسیپە ڕاما لەو ژینگە هەرە ناسروشتیانەوە هات، دەرباری ڕێنیسانس لە کتێبی دەرباری لە 1528 دا بڵاو کرایەوە. بالداسار
کاستیگلیۆن وەسفی ئەو ڕەفتارە هەرە تێر و تەسەل و شاراوەکانی هاوڵاتی کامڵی دەربار دەکات. لەگەڵ ئەوەشدا ڕوونی دەکاتەوە کە دەبێ دەربارەی ئاماژە بە شتێکەوە پیادە بکات کە ئەو پێی دەڵێت سپریزاتورە، واتە توانای ئاسان پیشاندانی قورس. ئەو هانی دەرباری دەدا تا سانایی و خاکیبوونێکی دیاریکراو کە هەموو ئەفرێنەرێتی دەشارێتەوە، وەها لە هەر شتێک دەکات کە کەسێک دەیڵێت یان دەیکات بێ هەوڵ و تەقەلا دیار بێت. ئێمە هەموومان دەستکەوتی هەندێک تایبەتمەندی ئاساییمان پێپەسەندە، بەڵام ئەگەر بە شێوەیەکی سروشتی و سانایی بەدەست هات، پەسەندکردنەکەمان دەقات زیاد دەکات. بیرۆکەی سپرێزاتورە گونجاوە بۆ هەموو فۆرمەکانی دەسەڵات، چونکە دەسەڵات بەندە بەو ڕواڵەت و وەهمانەی کە دروستی دەکەیت. بڵاوکراوەکانی تۆ وەکو کاری هونەری وەهان. ئەمانە دەبێ بە کێشکردنێکی بیناییانەیان هەبێت، دەبێت چاوەڕوانی دروست بکەن و تەنانەت سەرگەرم بکەن. کاتێک تۆ کارکردنە ناوەکیەکانی ئیشەکەی خۆت دەردەخەیت، تەنیا دەبیتە مرۆڤێکی تر لە ناو ئەوانی تردا. ئەوەی کە قابیلی تێگەیشتنە سەرسامکەر نییە. ئێمە دەتوانین بە خۆمان بڵێین کە دەمانتوانی ئاوا کاری باش بکەین ئەگەر پارە و کاتمان هەبوایە. خۆت لە فریوی پیشاندانی ئەوەی کە چەندێک زیرەکیت بپارێزە. زۆر زیرەکانەترە میکانیزمەکانی زیرەکیت بشاریتەوە. هۆکارێکی تریش هەیە لەمەڕ ئەوەی بۆچی قەت بڕ و فێڵەکانت بشاریتەوە. کاتێک تۆ لێ دەگەڕیت ئەم زانیاریانە بچێتە دەرەوە، ئەو بیرۆکانە بە خەڵک دەدەیت کە ئەوانیش دەتوانن لە دژی تۆ بەکاری بێنن. تۆ کەڵکی بێدەنگمانەوە لە دەست دەدەیت. ئێمە دەمانەوێ جیهان بزانێت کە چیمان کردووە. ئێمە دەمانەوێ لوودبەرزیەکەمان سوپاسگوزاری بکرێت، لە ڕێگەی ئەوەی کاری سەخت و زیرەکیمان ستایش بکرێت و لەوانەیە ئێمە تەنانەت لە بەرامبەر ئەو کاتەی کە پێی چووینە بگەینە ترۆپکی لێهاتوومان. هاوسۆزیمان بوێت فێر بە ئەم مەیلە بۆ قسە دەرپەڕاندن کۆنتڕۆڵ بکەیت، چونکە کاریگەریەکەی زۆر جار هاودژە لەگەڵ ئەوەی کە تۆ پێشبینی دەکەیت. بیرت بێت چەندەی زۆر ڕاز لە دەوری کارەکانت هەبێت، ئەوەندە دەسەڵاتت سەرسامکەر دەبێت. وا دیار دەبێت کە تاکە کەس بیت دەتوانێت ئەوە بکات کە دەیکات. وەڕواڵەتی هەبوونی بەهرەیەکی ناوازە زۆر بەهێزە. دوجار لەبەر ئەوەی تۆ بە جوانی و سانایی دەستکەوتەکانت بەدەست دەهێنیت، خەڵکی پێیان وایە تۆ هەمیشە دەتوانیت زۆرتر ئەنجام بدەیت. ئەگەر سەرسەختانەتر هەوڵتدا، ئەمە نەک تەنیا سەرسامی زیاتر ڕادەکێشێت، بەڵکو و ترسێکیش دروست دەکات. دەسەڵاتەکانت دەستیان بۆ نەبراوە، کەسیش ناتوانێت سنوورەکانیان بەدی بکات. وێنە پێشبڕکێی ئەسپ. لە نزیکەوە ئێمە ماندوێتیەکە هەوڵی کۆنتڕۆڵکردنی ئەسپ، کۆشش هەناسەدانی پڕ ئازار دەبینین، بەڵام لە دوورەوە لەو شوێنەی کە لێی دانیشتوین و تەماشا دەکەین، جوانی و فڕینە بەناو هەوادا. ئەوانی تر لە دووراییدا بهێڵەرەوە و ئیتر ئەوان تەنیا ئەو ئاسانیە بەدی دەکەن کە پێی دەجوڵێیت. دەسەڵات بۆ هەر کردارێک کە سانایی لەگەڵدایە گرنگ نییە، چەندێکیش ناچیزەیە. ئەمە نەک تەنیا شارەزایەتی ئەو کەسە دەردەخات کە ئەنجامی دەدات، بەڵکو زۆر جاریش دەبێتە هۆی ئەوەی کە بە گەورەتر لەوەی کە لە واقعیدا هەیە ببینرێت. ئەمە لەبەر ئەوەیە کە وا لە تەماشاکەران دەکات بڕوایان وابێت کەسێک کە بەو هەموو ساناییەوە نمایش دەکات
دەبێت تەنانەت شارەزایەتیەکەی گەورەتری لەباردا بێت. پێچەوانەبوونەوە با ئەو نهێنیەی کە تۆ بەهۆیەوە کردارەکانت ئەنجام دەدەیت لە ڕۆحیەتدا سادە و ساکار دیار بێت. وزەیەکی زۆر بۆ شاردنەوەی کارەکەت بیرۆکەیەکی نادڵگیر و تەقریبەن شڵەژان دروست دەکات. تۆ گەمەکە زۆر بەجددی وەردەگریت. قەت کارەکەت پیشان مەدە تا ئەوەی کە تەواو دەبێت. بەڵام ئەگەر تەقەلایەکی زۆر بەفیڕۆ بدەیت لە شاردنەوەیدا، ئەوە وەکو پۆنتۆرمۆی وێنەکێش دەبیت کە دوایین ساڵەکانی ژیانی بە وێنەکێشانی سەر دیوار لە چاوی خەڵک بەسەر برد. تەنیا بە شێتکردنی خۆی کۆتایی پێهات. هەروەها هەندێک کات هەن کە دەرخستنی میکانیزمەکانی ناوەوەی پرۆژەکانت دەشێت لە جێگەی خۆیدا بێت. ئەمە هەمووی بەندە بە زەوقی بینەرانی تۆ و بەو کاتەی کە تۆ دەستکاری دەکەیت. پیتی بارنوم دانی بەوە دانا کە جەماوەرەکەی دەیویست هەست بە بەشداری بکات لە نمایشەکانیدا و ئەمەی کە تێگەیشتن لە تەڵەکەکانی ئەوانی دڵخۆش دەکرد. لەوانەیە بەشێکی ئەمە پەیوەندی هەبێ بەوەی کە بە شێوەیەکی شاراوە بە دیارخستنی ئەو خەڵکەی کە سەرچاوەکانی دەسەڵاتیان لە چاوی خەڵک بە شاراوەی دەهێشتەوە، جێی پەسەندی ڕۆحیەتی دیموکراسی ئەمریکا بوو. خەڵکیش بە هەمان شێوە ستایشی گاڵتە و گەپ و سەرڕاستی کابرای نمایشکاریان دەکرد. بارنوم ئەمەی گەیاندە ئاستی ئاشکراکردنی ناڕاستیەکانی خۆی. لە ئۆتۆ بایۆگرافیەکەیدا کاتێک کە نووسی لە ژیانی پیشەییدا لە ترۆپکدا بوو. تا ئەو جێی کە دەرخستنی هەندێک تەڵەکە و تەکنیکەکان بە وریاییەوە پلانی بۆ دادەنرێت، نەک لە ئەنجامی پەیوەستی کۆنتڕۆڵ نەکراو بۆ دزەپێکردن. ئەمە زیرەکیە. ئەمە وەهمێک لەبارەی باڵایەتی و بەشداربوون دەداتە جەماوەر. تەنانەت ئەو کاتەش کە بەشی زۆری ئەوە دەکەیت بە شاراوەی لە چاوی ئەوان دەمێنێتەوە.